ماوەی 4 بۆ 5 مان ئێمە کاتی دەست بەکاربوونەکە دواکەوتین بەهۆی ئەو ڕێگریانەوانێ دیارە ئەو ڕێگریانە بە راپۆرت و بە کۆنووس هەیە کە چییە و هەموویمان ناردۆ بۆ بەشی پەیوەندیدار و بەڕێوەبەرایەتی پەیوەندیدار کە بزانین ئەم زەویە بە ناوی کێوەیە ئەم ڕێگریانە ئایا ڕێگری یاساین ئەگەر ڕێگری یاساین ئێمە هیچ کێشەیەکمان نابێ بەڵام ئەو وەرەقانی کە هاتۆ بۆ ئێمە سوورەقەید و خەریتە سوورەقەیدەکە کە هاتۆ بۆ ئێمە مڵکی حکومەتە بۆیە ئێمە هەر لە سەرەتاوانە وتومانە کە ئەبێت ئەو یەکتر بڕە جێبەجێ بکرێت بەپی ئەو دیزاینەی دانراوە ئەوە قسەی ئێمە نییە ئەوە قسەی خەڵکانی شارەزا و پەیوەندیدارن ئەندازیارانی شارەزان کە ئەبێ بەم شێوەیە ئەم یەکتر بڕە دروست بکرێت کە سەقەت نەبێت لەبەر خاتری ئەوەی کە من ڕێگری ئەەکەم بۆیە ئێمە لەسەر مڵکی حکومەت کارەکانمان کردووە و بابەتی ئەوەی کە خەڵکێک ڕێگری ئەکات ئێمە ناردوومانە بۆ بەشی یاسا بۆ وەرگرتنی ڕێکارە یاساییەکان ئەمە یاخیر ئەوەیە کە ئێستا لە بەردەم ئەم شوێنەیە ئەڵێ نابێ کار بکەی لەبەروی من دەرگاکەم ئەگیرێ و هاتوچۆی خەڵکەکان نامێنێ بەڵام ئەو دەرگایە و بەردەمەکەی کە شۆستە و شەقامەکەی حکومەتە و دەرگاکەش و ئەو سنوورش هەر بە ناوی حکومەتەوەیە کە هاتۆتەوە سوورەقەیدەکەی بۆ ئێمە کە ڕێگایەکی بەدیل دروستکەین دیارە پێشتر بە ئێمەیان وتووە من ئەوەنە تیمی سەرپەرشتیاران ئاگاداریان کردوم کە داوای چی ئەکەن چکە ئێمە حکومەتی خەڵکین نامانەوێت هیچ زەرور و زیانی بە هیچ کەسێ بگەێنین ئەمانەیە خزمەتی خەڵکیش بکەین لە هەمان کاتیشە بەڕاستی زەرور و زیانیش نەگەێنین بە هاوڵاتیان داوای ڕێگەی بەدیلیان کرد بۆ ئەوەی کە هاتوچۆی خەڵکەکانیان بکرێت ڕێگەی بەدیلمان حازر کردووە داوای گەراج کرابۆی سیارەکانیان بوەستێنرێت ئەوەشمان هەر بۆ کردو و حازر و ئامادەیە ئەوەی تریشان ئەینە دەست یاسا و دادگا چونکە بەڕاستی کاری ئێمە یاسا و ڕێنمایی دیاری کردووە بەپێی ئەوە کارەکانەکەین